کربونا ململانا سیاسی لپالستکناندنا پروسا سیاسی نفخوی هرما کروسانه دا روشا سیاسی هرمه بقناغا که گهاندیه کنها باختنا هندک آلین سیاسی لسر آست نفدولتی و برانبر بغداجی مترسی کفتی سر سنگا کردان اندامه که مکتبا سیاسی یکتی بحثوی کت کد که کرد گهج بنا قناغا که کل هندک بیوانده هرما کروسانه مینا ولاتا که سر بخو سر دلیل گلتا تکرن و لسر آست بلند پیشوازی لشاندن کوری تا تکرن لب أخفتنا هجمرك جي برپسن بلندن حزبان ناگوكين نافخو مترسي اختصار ويسانگا كردان او دريجي وكشاندن جي مترسيا نافچونا شيان و هزا كردان ليت تكرن ده دوردا همو وقتك يك رزي بيشتا وامرو زياتر لا بيشو وزياتر لهر وقت جيتر بيش دكاتن همو لا كان بير بكنوا زالبن بسر گرێ چۆرەکان کە هەیە گرێکە هەرێک لای خۆ بیکاتەوە لەگەڵ بەغدا ناکۆچیمان هەیە لەناو خۆماندا ناکۆچی هەیە ئەوانە هەمووی خەتەرن لەسەر بەرژەوەندی گەل و دواڕۆژشمان دهيما دەربازبوویدا بەشداریە کارە هێزا پێشمەرگەی کوردستانê de şerê dijî Daişda bi yek jê xalên hêzên Kurdan hat hejmartin li ser asê navdewletî û wê sedemê jî Kurd wekû endamekî hevpeymana navdewletî ya dijî Daişê hat hejmartin. Bi axiftina siyasetmedaran jî parastina wê senga Kurdan pêtîvî bi êk dengî û êk helwîstiya navxwe ya aliyên siyasî ye. بە قوتمان لێ گرتنە خۆتمان لەوەیە کە هەموو بەیەکەوە بین پێگەمان لە بەغا پێی بەهێزە بێ لە خارج لە دەرەوە ئیماجمان لە هەموو شوێنێ ینی سوورەتمان بەهێزترە بێ لە دنیا ئێستا ئیمڕۆ کێشەی کورد بەهۆی خەبات و شەڕ و خارەمانتی پێشمەگە چۆتە هەموو دنیا واسێکە. دامەزراندنا دەولەتە کورتی دەهەما ساڵێن دەربازبوویدا ێک بۆ ژێ دروشمێن سەرەکی و لەسەر ئاستێ نەفخو لەسەر ئاسێ ناودەولەتیژی بەحس لێتە تەکرێن و چەندین دەستگەی نڤەکوولینە جیهانەژی راپرسی لەسەر ئەنجام دەینە لێ بەباریا بەشێک ژێ ئالین سیاسی بەردەوامبوونا ململانên حزبان ڕەنگە ئەو چۆن سال لە دەست دەبیتن کۆ بۆ کوردان هاتبوو پێش. ئەو قەیرانە سیاسی و یاسایی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەو لێکدابڕانەی لە بینی لایەنە سیاسیەکان دروست بووە کاریگەری سۆر سلبی لەسەر سومعی هەرێمی کوردستان هەیە هەرێمی کوردستان کە قەرار بوو هەنگاوی گەورە بنێ بەرەو یاسا سەروەری و بوونی سربەخۆیی و ئابووری سربەخۆ و هەروەها نووسینەوەی دەستورێک و بچینە قۆناغێکی گەورەی نیشتیمانی و نەتەوەیی ئەوانە کاریگەری لەسەر جۆری مامەڵەی وڵاتانی دەرەوە و ئیقلیم دەبێت لەگەڵ هەرێمی کوردستان. بوەرگرتنا لە ڕێنا پارتا دەموکراتە کوردستانê ku niha cemserekê serekiyê milmilana siyasiya navxwe herêma Kurdistanê ye NRT peywendî bi çendîn berpirsên wê hizbê kirin lê kes berhev nebû li ser wê pirsê daxwîna bide.